الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيدا. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. براو خشكي إيمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی و بایەخی داوە بە ضەروریاتی خەمسە، ئەو پێنج شتەیکەوە زۆر گرنگە و زۆر ضەرورە بۆ پاراستنی مرۆڤایەتی و ئینسانیەت. یەکێک لەوانە پاراستنی دین و ئاین. پێویستە مرۆڤەکان دین و ئاینیان پارێزراو بێ. پاراستنی نەفسی ئینسان، عەقڵی ئینسان، عیرز و ناموسی ئینسان، ماڵ و سەرد و سامانی ئینسان ئەبێ پارێزراو بێ. لەم جومعە ئاماژە بە پاراستنی نەفسەکەین، پاراستنی گیانی ئینسان، خوێنی ئینسان، بایەخی خوێنی ئینسان، گرنگی ئینسان و مرۆڤ لای پەروەردگار و دینی پەروەردگار کە لەمڕۆدا خوێنی ئینسان بایەخێکی نەماوە. ئینسان و مرۆڤ بەڕاستی لەمڕۆدا حورمەتێکی نەماوە، ئەکوژرێن، لەناو ئەبرێن، تیرۆر ئەکرێن بە ئەنواعی تیرۆر، بە ئەنواعی مەرگ، چ مەرگی سوور بێ، چ مەرگی ڕەش بێ، چ مەرگی سپی بێ، کە بەڕاستی لە زۆربەی کۆمەڵگاکانە ئەمڕۆ مەرگی سپی زۆرە و خەڵکیش نازانێ. زۆر کەس قاتیلە و بکوژە و نازانێ، یا ئەزانێ و خۆی لێگێلەکە. مەرگی سپی یانی چی؟ مەرگی سپی وەکو عولەما و زانایان ئاماژەیان پێکردووە، هەر کەس بەشدار بێ لە کوشتنی خەڵکیە، ئەگەر بە نیو وشەش بێت قاتیل و بکوژە. کوشتن هەرەوە نییە تۆ سیلاحێک هەڵگری و کابرا بکوژی، یا بە تۆپ و تەیارە لێی دە وێرانی کەی، یا بە شمشێرێک بیکوژی، یان بیخینکێنی. ئەمانە کە قەتڵی عەمدن، چونکە سێ جۆر قەتڵ لە ئیسلامە هەیە: قەتڵی عەمد، شیبهە عەمد، قەتڵی خەتەء، نەزانین. خوای تەبارەک وتەعالا لە قورئانە کە باسی کوشتنمان بۆەکە، باسی مەرگمان بۆەکە، هەموو مەرگەکان بە عام باسەکە، چ مەرگی ڕەش و سوور بێ، چ مەرگی سپی بێ کە ئەمڕۆ باوە لە ناو خەڵکیە. خوا فەرمێ لە قورئانە: ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا مهينا. سەرنجێکم ئاەتە بدەن: هەر کەسێک مسلمانێک ئیماندارێک بکوشێ بە عەمدی بە ئەنقەستی، جەزای ئەو کەسە چییە؟ جەهەنمە. لە دنیا و لە قیامەتە خوا دنیاشی بۆ کا بە جەهەنم. بۆ معلوماتتان، دنیا خۆشی دنیای لێ تاڵە بێ، جەهەنمی قیامەتی چاوەڕێتی بە ئەبەدی لە جەهەنمایە، چ لە دنیا چ لە قیامەتە. خوا غەزەبی لێەگرێ، خوا نەفرەتی لێەکە، خوا عەزابی تند و تیژی تریشی بۆ ئامادەکە لە تۆڵەی ئەو کەسێک کەوا کوشتوویەتی بە عەمدی لە ناوی بردووە، چونکە بینای پەروەردگاری ڕوخاندووە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: لن يزال المؤمن في فسحة من دينه ما لم يصب دما حراما. بەردەوام ئینسان دیندارە و متەمەسیکە بە دینەوە، دینی ماوە تا ئەو کات و ساتەی کەوا کەسێکە کوشێ، کە کەسێکی کوشت بەڕاستی ئەم کەسە یا دینی بە تەواوی نامێنێ یا بەشێک لە دینی ڕۆشتووە. کوشتن، لەناوبردن، ترس و تۆقاندن، خۆ تیرۆرکردن و خۆ کوشتن هەروە ئاسان نییە. کابرا بڵێن خۆم نەجا دەدەم، خۆم بەکوشم لە دنیا ڕزگارم بێ. کابرا ئەکوشم تۆڵەی لێ یەکەمەوە، دینیش
پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لزوال الدنيا أهون على الله من قتل مؤمن بغير حق. لا چوونی دنیا و تێکچوونی دنیا و ڕوخانی دنیا سەر و ژێری دنیا بە یەکا بێت زۆر ئاسانترە لای پەروەردگار لە کوشتنی مسلمان و ئیماندارێک بە ناحەقی. یعنی کوشتن ئەوەندە تاوانێک گەورەیە، کەسێک هەستێ دنیا وێران کە یا دنیا وێران بێ لای خوا ئاسانترە سەهلترە لە کوشتنی یەک تاقە نەفەر، یەک کەس، یەک نەفس کە بینای پەروەردگارە و خوا دروستی کردووە تۆ ئەی ڕوخێنی ناوێبەی لای خوا ئاسانترە لە کوشتنی ئەو کەسە. بۆیە لە دوای شرک خوا پەنامان بە هاوڵدانان بۆ خوا گەورەترین تاوان تاوانی قەتڵە، چونکە حەق وڵڵای تایە و حەق و ناسیشی تایە. حەق وڵڵا ئەوە خوای تەبارەک و تەعالا فەعال لما یوریدە، خۆش ئەبێ یا خۆش نابێ. حەق و ناسیش لەسەرت بێ هەمیشە تۆ گیرۆدەی لە قیامەت و لە دنیادا. قەتڵ لە دوای شرک گەورەترین تاوانی کەبیرەیە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە باسی تاوانە گەورەکە بە هیلاکبەرەکانی ئینسانە مجتەمع کۆمەڵگا ئەفەرمێ قەتڵ لە دوای شرک تاوانێکی زۆر گەورەیە. پێغەمبەر لە فەرمایشتەکە ئەفەرمێت كل ذنب عسى الله أن يغفره إلا الرجل يقتل المؤمن متعمدا أو الرجل يموت كافرا. هەموو گوناهێک ڕجای لێ خۆشبوونی هەیە خوا لێ خۆشە بێت ئیلا کەسێکەوە کەسێک بکوژە بە ناحەقی یا کەسێک لەسەر کوفر و شرک مردبێ خوا پەنامان بە. قەتڵ و کوشتن و لەناوبردن ئەوەندە تاوانی گەورەیە، چونکە ئەگەر سەرنجم ئاەتانە بین خوای تەبارەک و تەعالا حورمەت و ڕێزی ئینسان باسەکە، چونکە حورمەتی ئینسان لە ئیسلامە زۆر گەورەیە. وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە وحەمەلناهم فی البەر والبەحر. خوای تەبارەک و تەعالا ڕێزی لە ئینسان گرتووە، حورمەتی لێ ناوە. هەر کەس بیەوێ ئەو حورمەتە بشێنێ خوا حورمەتی ئەشێنێت. هەر کەسێک بیەوێ ئەو بینایی دروستکراوی پەروەردگارە لە ناوبەرێ خوا لە ناوێ بات، خوا بەڵای بۆ ئەنێرێت. زۆر قاتیلمان بینی خوا ڕسوای کرد، زۆر قاتیل و بکوشمان بینی خوای تەبارەک و تەعالا بە هەزاران جار تۆڵە و ئینتیقامی لێ سەندەوە. تاوانی کوشتن لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەو تاوانە قێزەون و گەورەیە کە خوای تەبارەک لە قورئانە باس ئەکا بۆ ئێمە. أفرميت من أجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا. خوای تبارك وتعالى أفرميت لبرقي الزوني تاواني قتل قتال خوين رشتن كبراسي حرمة إنساني تياشكيت إنساني تيارنا وأبريت لەبەر خاتی ئەو ئێم تاوانەوە قێزەونە ئەوەندە خراپە ئێمە لەسەر بەنی ئیسرائیل دامانە نووسیمان فەرزمان کرد کە یەکتری نەکوشن. تاوانی قەتل و قیتال زۆر گەورەیە. خوای تەبارەک و تەعالا ئەفەرمێت ئاگادار بن هەر کەسێ بکوشێ بە ناحەقی، نەفسێک مسلمان بێ کافر بێ، جوولەکە بێ گاور بێ، یەزیدی بێ زەردەشتی بێ، هەر کەسێک نەفسێک ئینسانە خوا دروستی کردووە بە ناحەقی بیکوشێت وەک وایە هەموو دنیای کوشت بێت. کەسێک فەساد بنێتە لە کۆمەڵگا، وڵات تێکدا، وڵات بشێوێنێ، بەرنامەی خراپ بۆ وڵات تێکدا، دینی خەڵک بشێوێنێ، ئەخلاقی خەڵک بشێوێنێ، مایەی فەساد بێ، مایەی خوێن ڕشتن بێ، وەک وایە هەموو دنیای وێران کرد بێت. کەسێک ڕزگار کا لە مردن، لە مەرگ، ئیتر بە هەر وەسیلەیەکی نەجات بێ، بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ ڕزگاری کا، نەیەڵێ ئەم کەسە بمرێ. ئایا لە برسێتی ڕزگارێکە؟ ئایا لە پەتی ئەعدامی دەرەوە؟ ئایا نەخۆشە و عیلاجی ئەکا، تیماری ئەکا؟ بەهەرحاڵ لە کاتێکی دژوار و ناسکا فریایەکەوێ نایڵێ ئەم کەسە بمرێ، خوای تەبارەک و تەعالا پێی ئەفەرمێت فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا، وەک ئەوە وایە هەموو دنیا ڕزگار کرد بێت. ئەبێت زۆر ئاگادار بین. ئەمەی کە باسمان کرد زیاتر باس لە مەرگی سوور ئەکا، باس لە مەرگی ئەسوەد ئەکا و ڕەش، ئەوەی کەوا بە ئەنقەستی بە سیلا خەڵکی کوژێت، بە چەقۆ خەڵکی کوژێت. ئەو مەرگە سپێی کە ئەمڕۆ لە ناو کۆمەڵگا هەیە و خەڵک نازانێ،
زۆرێکیش خەڵک قاتیلە نازانێ. بۆ نمونە کەسێک بوهتانی ئەکا بۆ ئافرەتێک بۆ پیاوێک، ئەم پیاوە ئەکوژرێت، ئەم ژنە ئەکوژرێت کە لە شەرعا نابێ بکوژرێنەوانە، قانون ئیسلام حکمیان بەسەرادا. تۆ بیکوژی کابرا ژنەکەی خیانەتی لێکە ئەیکوژێ قاتیلە. نەڵێ من شەرەفم پاراست، شەرەف و نەپاراستووە، ئەوە ئیسلام ئەی پارێزێ، حکم ئیسلامە، تۆ ناتوانانی بکوژی، تۆ بیکوژی قاتلی. و هەروەها ژنێک پیاوەکەی ئەکوژێت لەسەر شەرەف و ناموس بە هەمان شێوە قاتیلە. ئەبێت تەسلیمی حکومەت بکرێت، تەسلیمی دادگا بکرێت، دادگای شەرعی بڕاری لەسەرەدا. تۆ ناتوانانی بکوژی، شەرع فەرمێت ئەم ژنە خیانەتی لێ کردووی تەلاقی دەوجیا بەرەوە لێ، نابژنی تۆ بێت تەواو، بەڵام مەیکوشە یان سەبر و ئارام بێ بەدەستیوە، تەواو تەنها شەرع ئەوەی داناوە، نەک سنگی دەرپەڕێنی بڵێ من کوشتم پیاوم بە شەرەفم. نەخێر، ئەمە شەرەف دروست ناکە، ئەمە ئیززەت دروست ناکە. پیاو بێ یا ژن بێ زینای کرد، تاوانی کرد، بەڕاستی هەردوو لایەن بۆ هەردوو لایەن بێ عەیبداریە، بۆ هەردوو لایەن خەجاڵەتی و ڕسواییە. نەک ئەگەر ژن بیکا بێ شەرەفی بێت و لە ڕووی جەنابتان، پیاو بیکا بە عیززەت بێ، نەوەڵا ئەگەر پیاو بێ هەر زەلیلە و داما و ڕسوایە، ژن بیکا ئەو تاوانە گەورەکە زینایە، هەر سووکیە و ڕسواییە، شەرەفی تیانە، عیززەتی تیانە، بەڵام نابێ قەت و قیتالیش تیا بێت. ئیسلام بڕا لەو بارەوەدا. بۆیە کە ئەمڕۆ سەیرەکەی ئەڵەن کابرا ژنەکەی خۆی کوشت، ئافرەت پیاوەکەی خۆی کوشت، ئەمە هەمووی قەتڵە، هەمووی قەتڵە و تاوانە. خوای تەبارەک و تەعالا ئەی خاتە جانم لعنەتی لێکا، غەزەبی لێگرێ. ئەگەر تۆبە بکە خوای تەبارەک و تەعالا وەکو پێغەمبەر فەرمووی بەڕاستی هەموو تاوانێ مەجالی لە خۆشبوونی تایە ئیلا تاوانی کوشتن و تاوانی شرک نەبێ. من ناڵم ئەگەر تۆبە نەکا خوا لێ خۆش نابێ، تۆبە بکە خوا لێ خۆشە بێت، بەڵام حەق و ناسی لەسەر ئەمێنێت، بەڵام تاوانێ گەورەی کردووە، بەڵام باجەکەی هەرە بێ بە هەتا لە دنیایشا کابرای قاتیل کە تۆبەی کرد و گەڕاوە، کە عەفوو کرا، کە نەکوژراوە، کە قیساسی لێ نەسێنرا، خۆی قاتیلی عەمد دەبێ بکوژرێتەوە. وەلەکم فی القیساس حەیات یا ئولی الئەلباب، کەسێ بە ناحەقی کەسی یەکجێ بێ بکوژرێتەوە، بۆ ئەوەی کەوا کۆمەڵگات تەنبێ بێ کەس نەتوانێت کەس بکوژێت. وەک ئەمڕۆ نەبێ کابرا ئەکوژێت، 10 نەفەر ئەکوژێ، 5 نەفەر ئەکوژێ، بە سیلاح ئەنیشێتە ماڵی خەزوورەی، ئەنیشێتە ماڵ و منداڵی خۆی ئەکوژێت لە ناویانە با، کەس نییە بیکوژێ، کەس نییە بیگرێ، کەس نییە قیساسی لێسینە، بەڵکو ئەیگرن بە خێوی ئەکەن، دوایی 10-15 تری پێ ئەکوژن، خەڵکی تری پێ ئەکوژن، جینایەتی تری پێ ئەکەن، تاوانی گەورە تری پێ ئەکەن. ئەمە ئەو کەسەی پشگیرێتی بەشدارە لەو قەتڵە، قاتیلە وەکو ئەو، بۆ معلوماتان وەک ئەو قاتیلە. کەواتە ئەبێ ئینسان هەمیشە و دائیم دوعا بکە، بڵێ خوایە لە قەتل و خوێنڕشتن بمپارێزی، تاوانێکی زۆر گەورەیە، تاوانێکی زۆر گەورەیە. ئینسان قەت پەنا نەباتە، نەکوشتنی خەڵکی، نەکوشتنی نەفسی خۆی، نەماڵ و منداڵی. و ئەو قەتڵە سپیەی کە ئەمڕۆ هەیە خەڵک خەستی پێ ناکا، کەسێ بوتان بۆ کەسێ بکوشێت، تۆ هەست نەکەی دانیشتی و ئەو کەسەکەی کوشتووە بە بوتانەکەی تۆ کوشتێتی، وەک ئەو چەقوەکەی لێدا و فیشەکی پێوە ناوە، وەڵڵا وەک ئەو بەشداری، چونکە بە فیتوفاتەکەی تۆ و بە بوتانەکەی تۆ، بە درۆ دەلەسەکەی تۆ، بە قسەکەی تۆ بانی و کەلیمەش بێت ئەو ئافرەتە یا ئەو پیاوە کوژراوە یا ئەو کەسە کوژراوە، ئەمە بەشداری، ئەمە جۆرێکە لە قەتلی سپی بەڕاستی کە تۆ واستەکەی تاوانبار نیت، بەڵام لە قاتیلەکە تاوانبارتری. مهندیسێک بینایەک دروستەکە خیانەتی لێکە، حەقی خۆی پێ نادا، ئەم بینا ئەڕوخێ خەڵکێکی تیا ئەکوژرێ، خەڵکێکی تیا ئەمرێ، ئەو مهندیسە قاتیلە لەبەر خاتری ئەوەی خیانەتی لە کارەکەی خۆیان کردووە. جادە و ڕێگەوبانێک دروست ئەکرێت، خیانەتی تیا ئەکرێت، خەڵکی تیا ئەمرێت، ئەو کەسەی کەوا بەشدار بووە لە مقاول و هەراوری ئەمە قەتلی سپیە خۆشی نازانێت، خیانەتی تیا کردووە، من غەشەنا فەلەیسە میننا، هەر کەسێک بمرێت لەو جادە و ڕێگەوبانە بەهۆی خراپی جادە و ڕێگەوبانەکەوە قاتیلی، نەڵێ قاتیل نیم، تاوانباری. ئەو حکومەتەیش کە قسە ناکا لەو بارەوە کە ئەم خیانەتە ئەکرێت، ئەم بینا بە خیانەت دروست ئەکرێت، ئەم جادە بە خیانەت دروست ئەکرێت، ئەم ڕێگەوبانە بە خیانەت دروست ئەکرێت، بەرتیل لە مقاولەکان وەرەگرێت، بۆ ئەوەی قسە نەکا ئەو پۆلیسە، ئەو دەستگا، ئەو حکومەتە
هەمویان قاتیلن لە کوشتنی کەسێکە کە بۆ شێوازە ببرێت لە ژێر ئەو بینا و لە جادۆ ڕێگەوبانە. ئەمە قەتلی سپیە. تیجارەت و بازرگانەکان نەڵێن ئێمە بەخوا قاتیل نین و دوورین لە قەتلەوە قەتل ناکەین. تیجار و بازرگانەکان دوکاندارەکان بە خواردنی خراپ بە خەڵکی بەهێنانی خواردنی خراپ و بەسەرچوو لە وڵاتانەوە کە تێبەم دیوە کە کوالەتی کۆنتڕۆڵ کە لەسەر مەرزەکانن چاوپۆشیان لێکەن بەڕاستی ئەینێرنە وڵاتەوە بەرتیل وەرەگرن بێدەنگ ئەبن لە ئاستیا ئەو خواردنە کە یێتە وڵاتەوە وڵات ژەهراوێکە خەڵ تووشی سەرەتانەکە خەڵ بەو نەخۆشیەوە ئەمرێ خەڵ بەو خواردنەوە ئەمرێ و ژەهراوێ بێ هەر هەمویان قاتیلن. ئەمە جۆرێکە لە قەتلی سپی بەڕاست هەمویان قاتیلن چونکە ئەوان هۆکاری ئەو هەموو نەخۆشیان لە وڵاتە هۆکاری ئەو هەموو مردنان لە وڵاتە. پۆلیسێک حەقەتەکە بزانێ و قسە نەکا بەشدارە و قاتیلە وەک مقاول و تیجارەکە. و هەروەها پزیشکان دکتۆرەکان لە عادە و دکتۆرەکەی خۆیانە نەخۆشێک پێویستی بە عەمەلیات نییە تۆ عەمەلیاتێکەی عیلاجێکی پێویست نییە تۆ بۆیە نووسی بەو عیلاجە ژەهراویەکەی ئەمرێت تووشی نەخۆشی خراپترە بێت دکتۆر قاتیلی. ئەو داو دەرمانە ژەهراوێ ئەو هەموو داو دەرمانە بەسەرچووە کە لە وڵاتانەوە دێت ئەی خەنە وڵاتی من و تۆ ئەم میلەتە قوربەسەرەی پێ ژەهراوی ئەکەن هەمووتان قاتیلن. هەی دکتۆرەکان هەمووتان قاتیلن. ئەو مەلایکە فتووادا بۆ کوشتنی خەڵکی بۆ ناوبردنی خەڵکی با بە نیوشە ژێ وتمان ئەو مەلا قاتیلە ئەو خەڵکەی کە لەژێر ئەڵڵاهو ئەکبەر و لا ئیلاهە ئیلڵا کوژران لە ناوبران کێ فتوای بۆدان هەمویان قاتیلن هەمویان بەشدارن لە قەتلی ئەو خەڵکە بە ناحقیکە کوژراون. کاتی خۆی ئەم میلەتە ئەنفال کرا کیمای باران کرا بە فتوای کۆمەڵی خەڵکی سەقەت بوو خوای تەبارەک وتەعالا هەمویان بە قاتیل ئەزانێت چونکە بەشدارن لە قەتلی ئەو خەڵکە ڕەش و ڕووتا. ئەو تۆ بوتارەی وڵاتانە کە وڵاتی ئێمە تۆ بارانەکە خەڵ ئەکوژرێ خەڵ لە ناو ئەبرێ خەڵ ئاوارە ئەبێ ئەو فتوا کە فتوایان بۆ داون کە ئەمانە کافرن بیان کوشن خوێنیان نییە حرمەتی ئینسانی لە ناگیرێت هەمویان قاتیلن سایەقتارەکە و ڕئیسی وڵاتەکە و مفتیەکە و هەموو ئەوەی کە بەشدارە ئەوەش کە هێناوێتی ئەوەش کە پشگیریەکە ئەوەی شەپڵەی بۆ لێدا هەمویان قاتیلن. قەتل هەر ئەوە نییە کابرا شمشێری هەڵگیرێ و کابرا بکوژێ و کابرا سەر بڕێ و کابرا ناوبەرێ دڵت خۆش نەبێ سەیری دوکانەکەی خۆت کە ئەم شتە بەسەر چووە ئەزانی مایی نەخۆشیە فڕەیدە وازی لێ بێنە مەیفرۆشە بەخەڵ نەڵێ زەرەرەکەم زەرەری گەورە ئەوەیە کە وا تۆ لە خەڵکی بەی ئەوە زەرەرێکی خاصە با تۆ زەرەر بکەی بەڵام خەڵ زەرەر نەکات با خەڵ تووشی سەرەتان نەبێ با خەڵ جەهراوی نەبێ چونکە ئەگەر تۆ ئەم کەسە بکوژی قاتیلی خوا تۆڵەت لێ کاتەوە خوا ئەو پارەت کە پێیای کردەوە پێی لێ دەکا بە سیر و سەرەتان ئەبێ سەرفی کەیتەوە بە ویژدان بەکاربێنە با نەبی بە قاتیلی خەڵکی خواردنەکانە با پاک بێ بازرگانەکە با پاک بێ پزیشکەکە با پاک بێ فتوادانە با ڕەوا بێ دکتۆری و مامۆسایەکە و هەندەسەیەکە و مهەندیسەکە و ئەندازیارەکە و با بە ویژدانەوە بێ با پارەکەی خۆت حەڵاڵکەی با مەرگی سپی لە وڵاتدا دروست نەکەی و ببی بە قاتیلی بەخۆ نەزانی. خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ و لە هەموو لایەکمان ڕازی بێ. خوای لێت ئەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت لەبەر خاتی ناوە جوانەکانت لە گوناهی خۆمان و باوک دایکمان خۆش بە عاقبەتمان بەخێر بگێڕە یا ڕەبی. خوای لە قەتل و قیتال و خوێن ڕێژن پارێزاومان کە خوای لە بەڵا و باو نەخۆشی پارێزاومان کە خوای هەر شتێک مای عیزەت و ڕەحمەتە خوای بیرژێنی بەسەرمانە هەر شتێک مای بێ عیزەتیمانە مای نەکبەتیمانە مای بەدبەختیمانە خوای لێمانی لادەی خوای دڵمان نورانی کەی خوای دڵمان خۆشکەی خوای بە ئیمانمان ژێنە خوای بە ئیمانەوەمان برنە خوای بە ئیمان و زیندومان کەرەوە یا ئەڵڵا لە دەپاڕێنەوە شیفای نەخۆشەکانمان بە عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە هیدایەتی گەنجە جوانەکانمان بە یا ڕەبی خوای گیانت ئەپاڕێنەوە بە ئیمانەوە بژین و برین زندوو بینەوە لە ڕۆژی قیامەتە لەژێر بەیداخ و پەرچەمی لا ئیلاهە ئیلا الله ومحەممەد ڕەسوڵ الله عەشرمان بکەی یا ڕەبی خوای لێت ئەپاڕێنەوە لە باوکو دایکمان خۆش بە لە باوکو دایکمان ڕازی بە یا ڕەبی خوای خەجاڵەتی لای خۆت و پێغەمبەرمان نەکەی صلی الله علیه وسلم و لە قیامەتجا سەرمان بەرزکەیتەوە بە عیزەتمان کەی لە بەڵا و باو نەخۆشی هەموو لایەکمان وڵاتمان پارێزاو کەی ڕەبی خوای ئەوانەی داوای دوعای خەیران لێ کردوین هەندێکیان نەخۆشن و لە وڵات و لە دەرەوەی وڵاتن داوای دوعای خەیران کردووە خوای شیفای عاجل و پەلیان بۆ بنێرە یا ڕەبی خوای شیفای عاجل بۆ بنێرە خوای شیفای دڵ و دەرونی ئەمەش بە شیفای نەخۆشەکانی ماڵەمان شیفای نەخۆشی خەستەخانەکانمان شیفای تەواوی نەخۆشی موسڵمانان بە هەندێکیان مەحکەمەیان هەیە و گیراون
یان گرفتیان بۆ دروست بووە داوای دوعای خەیران کردووە یا ڕەبی خوای لە دەپارڕێینەوە دەرگای خێر و خۆشیان لێ بکەرەوە یا ڕەبی خوای ڕزگاریان کە هەموو لایەکمان ڕزگار کە هەموو لایەکمان لە بەڵاو شەڕ و ئاش و پارێزراوکە هەندێک منداڵ لە ناودا دوعای خێران کردووە خوایە منداڵی ساڵحیان بەرێ خوایە منداڵی ساڵی بە ئێمە بەی منداڵی هەموو لایەکمان ساڵەکەی یا ڕەبی خوای هەر کەسێ هەیەی و ساڵی نەخوایە بۆی ساڵەکەی یا ڕەبی خوای لە دەپارڕێینەوە بە ئیسمی عەزەمی خۆت یا ڕەبی خوایە ئەوەی کەوا فەقیرە هەژارە نەدارە داماوە خوایە دەرگا ڕزق و ڕۆزی لێ بکەرەوە وڵاتمان لە قاتی و گرانی و ناڕەحەتی پارێزاوکە آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين